يا بريس حمزة اليوسف جي اندامن تيمن برگریا شهرستانیا سوریه با که راست خو اوجید گل مدا بريس حمزة قال لك سپاس بو پیروز بت اف پیش هاته پیروز بت اف آزادیا کو سوریه کتیت ناف دا پشتی نمانا دا سالاداریا بشار اسد لی نوکا یا گرینگ آزاد کرن یان جی وکرنا درگهیم صد نایه نوکا چطور که دا هین پیش بینیا چت کن گومانی تێدانە کە هەمومان دەزانین کە دوێنێ هێزەکانی ئۆپۆزیسیۆن 5 گروپیان نردووە بۆ زیندانی سیدنایە بۆ ئەوەی بەدواداچوون بۆ ئەو زیندانیانە بکەن لەو زیندانەدا گیریان خواردووە یاخود لەو زیندانیەدا پەراوێز خراون تاوەکو ئێوارەی دوێنێش دوای کاتژمێرێکی زۆر هەوڵ هەبوو بۆ ئەوەی زیندانیەکان دەربهێنرێن هێزەکانی بەرگری شارستانی سووریا لەگەڵ کۆمەڵێک هێزی دیکە کار دەکەن کۆمەڵێک بەڵگەیان دەستکەوتووە لەسەر یاخود کۆمەڵێک سەرەداویان دەستکەوتووە لەسەر چارەنووسی زیندانیەکانی زیندانی سیدنایە ئێمە بە چەند تیمێک کار دەکەین بۆ ئەوەی کە چارەنووسی ئەو زیندانیانە دیاری بکەین و دەربخەین ئەو زیندانیانە پێشەلکاری زۆر گەورەیان بەرامبەر کراوە پێشەلکاری مافی مرۆڤیان بەرامبەر کراوە لەناو زیندانەکەدا ئازار و ئەشکەنجەی زۆریان چەشتووە بەڵام تاوەکو ئێستا ئێمە دەتوانین بڵێن تیمەکانمان نەگەشتۆتە هیچ شوێنێکی نهێنی ناو زیندانەکە کە وەک باس دەکرێت لەو شوێنی هێن تێدا بێت بەڕێز حەمزە توتبێژی سەرەدۆف دەستێوانە کاتینە گرێدای گرتیین گرتیگەها سیدنا چنە پێشبینیە چ تێتەکردن چەند کەس نوکەت ناڤ سیدنادا یعنی گرتی بن ڕاوشەوانە خراپ بن بەڵێ کێشەکە ئەوەیە کە بەشێکی زۆری خەڵک باسی ژمارەیەکی زۆر زیندانی دەکەن لە ناو زیندانی سیدنایە بەڵام ئەوەی کە دەرهێنراوە لە ناو زیندانەکە ژمارەیەکی کەمە یاخود ژمارەیەکی سنووردارە ژمارەکە بەردەوامیش گۆڕانکاری بەسەردا دێت هەندێک کەس دەڵێن 3 هەیە لە ناو ژێرزەمینی زیندانەکەدا هەندێک باز لەوە دەکەن کە 14 ژووری نهێنی لە ناو زیندانەکەدا هەیە لە ژێر زەمینی زیندانەکە بەڵام ئایا ئەمانە ڕاستن یاخودنا ئێمە بەردەوامین لە بەدواداچوونەکانمان ژمارەی جیاواز هەیە سەبارەت بە ئەو کەسانەی لە ناو زیندانەکاندان چونکە هەندێک چونکە بەرپرسانی زیندانەکە هیچ جۆرە زانیاریەکیان بەش نەکردووە هیچ جۆرە زانیاریەکیان ئاشکرا نەکردووە لەسەر زیندانەکە ئێمە ئێستایش بەردەوامی لە کارکردن بۆ دیاریکردنی چارەنووسی ئەو کەسانەی لە تا نزیکەی 8 بۆ 9 سەعاتە بەردەوامی لە کارکردن بە تیمی تایبەتەوە بە کەرەستەی تایبەتەوە بۆ ئەوەی کە چارەنووسی زیندانەکانی ناو سیدنایە ئاشکرا بکەین لەگەڵ ئەوەشدا تیمێکی تایبەتمان هەیە بۆ چوونە ژێر زەمینی زیندانەکە و بەدوادا چوون بۆ ئەو سەرەداوانەی ڕەنگە هەبن لە ژێر زەمینی زیندانەکە چونکە ئەو زیندانە کۆمەڵێکی زۆر شوێنی تێدایە کە ڕەنگە نهێنی بن لە زەر زەمین لە ژێر زەمینی زیندانەکە ڕەنگە هەندێک شوێنی تێدا بن ئەسڵن ئێمە لە ئێستاە بۆمان دەرنەکەوێت بەڵام تا ئەم کاتێک کە من قسەتان بۆ دەکەم پرۆسەی بەدواداچوون بەردەوامە تاوەکو ئێستا هیچ ژوورێکی نهێنیمان کەشف نەکردو یاخود نەمان دۆزیوەتەوە یعنی خۆ حکوومەت نەهاتیە هەڵوەشاندن ji بۆی کۆ خزمەتە وڵاتیان بێتەکردن بەشێکی زیێدە شوێ خزمەتی نوکە divê بێتەکردن بەرپرسên زیندانê هیچ پەیوەندیە کە حکوومەتت گەلوانەمایە و داخواست حکوومەتێ کiriye نەخشەیە نهێنیە تایبەتیژی زیندانê بدنەوە vekirina dergehan تایبەتیژی çikî tê gotin renga pişefran yan jî pişêwekî elektronî be daxwazeke hewsa hatiye kirin گومانی تێدا نییە بەڵێ ئەوەی ئێمە لە ڕێگەی کۆمەڵێک خەڵکی ناوچەکەەوە پەیوەندیمان لەگەڵ بەشێک لە بەرپرسانی ڕژێمی پێشوو کردووە لەگەڵ بەشێک لە فەرمانبەرانی ڕژێمی پێشوو کردووە کە لەو زیندانە کاریان کردووە بە تایبەتی ئەوانەی چێژلێنەر بوون یاخود ئەوانەی خزمەت گوزار بوون یاخود ئەوانەی کە لەوێ زیندان بوون ئێمە هەوڵمان داوە لە ڕێگەی چەند کەسێکی جیاوازەوە نەخشەی زیندانەکەمان دەست بکەوێت بەڵام تاوەکو ئێستا
هیچ لایەنێک لەلایەن ڕژێمی ئەسەدەوە یاخود لەلایەن کارمەندانی پێشەوە زانیاریکی وامان پێ نەدراوە کە هاوکاریکی تەواومان بکات بۆ داڕشتنەوەی نەخشەی زیندانەکە و بەدواداچوون بۆ سەرجەم ژوور و تاق و ناوچەکانی ئەم زیندانە چونکە بەداخەوە وەکو پێشتریش باسم کرد بەرپرسانی ڕژەمی ئەسەد هیچ جۆرە زانیارێکیان دەربارەی ئەم زیندانە ئاشکرا نەکردووە تەنانەت پێتان بڵێم ئەو کارمەندانشی لەوێ کاریان کردووە ئەو فەرمانبەرانشی لەوێ کاریان کردووە نەیت شتێکیان لەسەر زیندانەکە نەزانیوە تەنها چەند فەرماندەیەکی سەربازی کەم و سنووردار کە بە پەنجەی دەست دەژمێرێن زانیاریان هەبووە لەسەر ئەوەی کە لەم زیندانە چی دەگوزارێت ئەم زیندانە چی تێدایە چەند ژووری تێدایە چەند تاقی تێدایە ئەو ئەفسەر و فەرماندانش بە گوێرەی فەرمانی سەری خۆیان کاریان کردووە. تمام چ زانیاریەک دەسوەکەتیە یعنی چەند ڕۆژە زانیاری سەر وان کەسانینن ئەڤێن نوکە زیندانێ ڤەتگرتینە دیفوان زانیاریان دەسوەکەتین ڕەنگە چەند ڕۆژە زێدە بێت و حتا بێخواردن و ڤەخواردنژی بن هیندێن و کە شەڕی وەختیژی بکەن بجا پلانێت وە وەکە بەرگریە شەڕستانی دێت چ بن ji بووی و شەڕێت بەرامبەر وەختی دا سەرکەفتی بن هەندێک قسە هەیە دەربارەی بڕینی تۆربینەکانی هەوای زیندانەکە هەندێک قسە هەیە دەربارەی ئەوەی کە پێش ئەوەی زیندانەکە یاخود بەشار ئەسەد و ڕژێمەکەی بڕوخێن تۆربینی یاخود ئەوەی کە هەوای زیندانەکە دەگۆڕێت بڕی بێتیان یاخود کارەبای زیندانەکان کوژان دبێتەوە بۆ ئەوەی کە سزای زیندانەکان بدەن یاخود بە جۆرێک جۆرەکان کۆمەڵ کوژیان بکەن ئایا بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئایا هیچ مەترسیەک لەسەر ئەو زیندانیانە هەیە تاوەکو ئێستا ئێمە ئایا ئەو زیندانیانە مردوون لەناو ژوورە نهێنەکاندان ئەو زیندانیانە چارەنووسیان چی دەبێت چونکە 24 سعات بەسەر ئەوەدا تێپەڕیەوە قسەی باس دەکرێت 24 سعات بەسەر بڕینی تۆربینی هەواکەدا تێپەڕیدەوە ئەگەر ئەمە ڕاست بێت ڕەنگە کاریگەری ڕاستەخۆی لەسەر ژیانی زیندانەکان هەبێت ڕەنگە کاریگەری ڕاستەخۆی لەسەر تەندروستی زیندانەکانە بێت هەمومان دەزانین کە ڕزگارکردنی زیندانی پێویستی بە شکاندنی دیوارە پێویستی بە بڕینی کۆنکرێتە ئەمەش کاتی زۆر دەوێت ئێمە بەردەوامین لەوەی کە لەگەڵ خەڵک هەماهەنگی بکەین بەردەوامین کە دیوارەکان دەشکێنین بەردەوامی لە بڕینی کۆنکرێتەکان بۆ ئەوەی کە تا ئەوەی پێمان دەکرێت زۆرترین کەس ڕزگار بکەین. تمام نمونەین زیندانە کۆهاتینە ڤەکردن هەبینەوە کە سێدنا یانژی سێدنا نمونەیەکە کوتناوە سووریەدا و ڕژێما بەشار ئەسەد تاکانە بیە گومانی تێدا نییە کە کۆمەڵێکی زۆر زیندانی هەن لە سووریا کە شکێنراون کۆمەڵێکی زۆر زیندان هەبوون کە لەلایەن شۆڕژگەڕان و ئۆپۆزیسیۆنەوە شکێنراون چونکە زیندانی دیکەش هەن بۆ نمونە زیندانی تەدمور زیندانی عەدرا زیندانی دیکە هەبوون کە زۆر ناوبانگیان خراپ بووە لەسەر ئاستی سووریا بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئایا هیچ زیندانیەکی نهێنی هەیە جگە لە زیندانی سیدنایە پێم وانە هەبێت چونکە ئەو زیندانیا وەکو باسم کرد زیندانی سیدنایە تەنها بۆ ئەوە دروست کراوە کە شوێنی نهێنی هەبێت زیندانی بخرێتە ژێر زەمینەوە زیندانی بخرێتە شوێنی نهێنیەوە ئێمە پێشتر هێزەکانی ئۆپۆزیسیۆن چوونەتە زیندانەکانی ترەوە زیندانی تریان شکانووە و تێبینی شتێکی جیاوازیان نەکردووە بەڵام ئەم زیندانیانی زیندانی سیدنایە زۆر نهێنی ئامێزە زۆر ژووری پێچاو پێچی تێدایە هەتاوکو زیاتر دەگەڕێن ئەومان بۆ دەردەکەوت کە چۆن ڕژێمی ئەسەد بە شێوەیەکی وەحشی خەڵکی خستۆتە زیندانەوە خەڵکی ئازار داوە خەڵکی کوشتووە لەو زیندانەدا ئەو سیستەمی پیاشی سووریا سیستەمی سیاسی بەشار ئەسەد کۆمەڵێکی زۆر ئازار و ئەشکەنجەی خەڵکی داوە بە چەندی شێوەی جیاواز ئازاری خەڵکی داوە خەڵکی چەوساندووەتەوە لە سیدنایە گومانی شێتادانیە زیندانەکانی تریش سزای خەڵکیان تێدا دراوە زیندانی سیاسیان تێدا بووە ڕژێمی بەشار ئەسەد خەڵکی تێخستووە بەبێ بەڵگە و بەبێ بە دوواداچوونی دادگا تەنانەت ئێمە لە پەیوەندی داین
لەگەڵ شارەکانی دیکەش لەگەڵ خەڵکی ناوچەکانی دیکەش بۆ بزانین کە ئەو زیندانیانەی هەڵاتون یاخود ئەو زیندانیانەی دوای شکاندنی زیندانەکان ڕایان کردووە بۆمان باس بکەن کە چیان بینیوە چی گوزەراوە لە زیندانەکانی دیکەش بەڵام ئەوەی کە جیاوازە لێرەدا زیندانی سیدنایەیە کە زۆر نهێنی ئامێزە پڕە لە ژووری نهێنیانی ئەو لەولا ئامینێ پێتوی و کەسن شارەزا وەکە پێتویل بەردەستێەوە هەناهین بشین سڵدنەوە وەکنیانژی پێشببینی بکەن داخواز ji aliyekê dervey Sûriyê welatekî bikin ku harîkarîya bikin بۆ نمونە Tirkiye بەڵێ ئەو کەرستانەی بەدەست بەرگری شارستانی سووریاوان بریتین لە کەرەستەی شکاندنی دیوار کارەستەی هوەری دیکە ئێمە هەوڵ دەدەین کە زانیاری زیاترمان دەست بکەوێت لەسەر ئەم زیندانە ئێستا تیمەکانمان لە چەندین شوێنی هەستیاری زیندانەکە کار دەکەن بۆ ئەوەی کە دیوارەکان بشکێنن بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئایا ئەو خاڵانە ئێمە کاریان تێدا دەکەین دەمانگێنن بە شوێنی نهێنی دیکە ئەو ڕێڕەوانە ئێمە کاریان تێ دەکەین دەمانگێنن بە ناوچەی نهێنی دیکە لە ناو زیندانەکەدا ئەمە پرسیارێکە کە پێویستە چاوەڕێ بکەین بۆ ئەوی وەڵام درێتەوە گومانی تێدا نییە کە بەرگری شارستانی سووریا هەموو هەوڵێکی دەدات بە هەموو توانایەوە کار دەکات کارەکانی فراوان کردووە بۆ ئەوەی کە زۆرترین زیندانی بە کەمترین زیان لەناو زیندانی سیدنایە بهێنرێنە دەرەوە لە هەر کاتێکیش ئێمە زانیاری زیاترمان دەست بکەوێت گومانی تێدا نیە ئاشکرای دەکەین بۆ خاڵک تەنانەت وەکو جەنابەت باست کرد قسە هەیە دەربارەی ئەوەی کە خەڵکی لە سێدارە درابن خەڵکی لە ژێر زەمینی زیندانەکە شاردابوونەوە یاخود خەڵکی لە شوێنی دیکەی ناو زیندانەکە شاردابوونەوە بەڵام ئێمە هێشتا کار لەسەری دەکەین هێشتا سەرقاڵی لێکۆڵینەوەین هێشتا تیمەکانمان سەرقاڵی هەڵکۆڵینی دیوارەکانن سەرقاڵی شکاندنی کۆنکرێتەکانن هەموو ئەگەرێکیش کراوەیە چونکە ئەم زیندانە زۆر نهێنی ئامێزە گەلک سپاس ئەندامە بەرگریە شارستانیە سووریە ji ئیدلبê payekê rasta xwe gelmedەوە بەڕێز حەمزە ئەلیوسف گەلک سپاس بووە